رووسیا براوەی شەڕی حەماس و ئیسرائیل و چەسپێکە دیسان جیهان دابەشی دوو بەرە دەکات. لە سەرەتایەشی لە ناکاوی چەکدارانی کەتیبەکانی قەسام کە باڵێکی سەربازی حەماسە بۆ سەر ئیسرائیل جیهان دابەشی دوو بەرە بوو. ڕۆژاواییەکان هەرزوو خۆیان بۆ بەرەی ئیسرائیل یەکلا کردەوە. جا لە ڕێی سەردانی دیبلۆماسی سەرانیە وڵاتانە بێت بۆ تەلەبیبی پایتەختی ئیسرائیل یاخود نردنی هاوکاری سەرباز بێت وەکەوەی ئەمریکا و بەریتانیا کردیان. ئەویش بەناردنی ژمارەی کەشتی جەنگی و فڕۆکە بۆ دەریای ناوەڕاست. هەرچی ئێرانە وەک چاوەڕوان دەکرا هەرزوو لە ڕێگای میدیا و لە زاری بەرپرسانی وڵاتەوە خۆشحاڵی خۆیان بۆ هێرشانە دەربڕی کە لە بەرەبەیانی یەکدا حەماس لە ڕێی زەمینی و ئاسمانیەوە خەڵک و کاربەدەستانی ئیسرائیلی لە شیرینی خەودا ڕاچڵەکاند. ئەوەشی تایبەتە بە وڵاتانی کۆمکاری عەرەبی شەرمنانە داوای ڕاگرتنی شەڕ و هێرشەکانی ئیسرائیلیان کرد بۆ سەر غەزا. بەڵام ئەوەی سیر بوو رووسیا کە یەکێکە لە بەهێزترین جەمسەرەکانی سیاسەتی جیهان نقەی لە خۆی بڕی بوو. مۆسکۆ تا تێپەڕبوونی چەند ڕۆژێکیش بە وشەیەکیش کاردانەوەی دەربارەی شەڕەکە نەبوو. بەڵام وا دیارە وشە سپیەکان شەڕە وەک هەنگوین دەبینێت کە لە دوای گەڕانێکی زۆر دۆزی بێتەوە. چۆن شەڕی حەماس و ئیسرائیل یارمەتی رووسیا دەدات. ئەم شەڕە خوێناوی ئیسرائیل و حەماس سەرنجی جیهان و ڕۆژاوای تا ڕادەیەکی باش لە شەڕی ئوکراین دوور خستەوە بە جۆرێک کەمێک سەخت دەبێت ڕۆژاوا پشتیوانی دوو بەرە شەڕ بکات. لەلایەکی تر تەوقیتی کاتی هەڵگرسانی شەڕی ئیسرائیل و حەماس لەمە باشتر نابێت بۆ رووسیا. وەک دەڵێن خوا بۆ رووسیای ناردووە. ئەوەی ماوەتەوە مەمەڵەی رووسیایە لەگەڵ ئەم پێشهاتە تازەیەدا. با بڕوای چاودێرانی سیاسی لەم کاتی شەڕەدا کە سەرنج و چاوی میدیا جیهانیەکان هەمووی ڕوو لە غەزە و ئیسرائیلە. رووسەکان هەوڵ دەدەن زۆرترین زانیاری ناڕاست و فەیک لەسەر شەڕەکەیان لەگەڵ ئۆکرانیا بڵاو بکەنەوە. لالایەکی ترەوە چاودێران پێیان وایە لاگەری درێژەکێشانی شەڕی ئیسرائیل و حەماس نیشانەی پرسیار دەکەوێتە سەر هاوکاری مادی و سەربازیەکانی ئەمریکا بەوەی ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە توانایاندا ئیدارەی دوو بەرەی شەڕ بدات. هەرچەندە سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا کاتێک بێژەری بەرنامەکە پرسیاریەوەی لێ دەکات ئایا وەک ئەمریکا شەڕی ئیسرائیل و حەماس سەرنجتان لەسەر شەڕی رووسیا و ئوکرانیا لا نابات. لە وەڵامدا جۆ بایدن دەڵێت ئێمە بەهێزترین نەتەوەی سەرزەوین دەتوانین بە باشی ئیدارەی هەردوو شەڕەکە بدەین بەبێ ئەوەی سەرنجمان لەسەر هیچ کامێکیان لا بچێت. بەردەوامی شەڕی حەماس و ئیسرائیل لە ڕووی مادیشەوە سوودی بۆ ورچەسپیەکە دەبێت بۆی رووسیا خۆی یەکێکە لەو وڵاتانەی نەوت و غاز بە ڕێژێکی زۆر ڕەوانەی دەرەوە دەکات. هەبوونی نارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست بەجێ دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت. ئەمەش لە بەرژەوەندی رووسیایە. بە شێوەیەک لە چرکەسات هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل نرخی نەوت بە ڕێژەی ١٠٤ بەرز بووە. ئەمەش لە کۆتاییدا رووسیا دەستکراوە دەکات لە زیادکردنی خەرجیەکانی بەرگری وڵاتەکەی. سوودەکانی شەڕەکە تەنیا نەوت و هەڵژانی پارە و داهات نییە بۆ ناوقاسەکەی رووسیا بەڵکو لە ڕووی دیبلۆماسیشەوە سوودی بێوێنە بە رووسیا دەگەێنێت. لەبەرەوەی رووسیا یەکێکە لەو وڵاتانەی کە لەلایەک پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیل هەیە لەلایەکی تریش لەگەڵ ژمارەیەک وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیەکی باشی هەیە. بۆیە ڕەنگە رووسیا ئەم باشی پەیوەندیە لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بەکاربهێنێت بۆ بەرژەوەندی خۆی وەک نێوەنگیرێک بەدار ئاستایەکی سەحریەوە لەسەر تەختی دیبلۆماسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شان بەشانی ئەمریکا نمایش بکات. Праздником вас! С днем Великой Победы! Ура! لە کۆتاییدا لە کاتی گژی و ئاڵۆزیدا هەموو وەگەرێک کراوەیە. دەکرێت پرێشکی شەڕەکە بۆ حەوشەی ماڵی وڵاتانەش بگوازرێتەوە کە رووسیا بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندی ئابووری و سەربازی تیایاندا هەیە. لەوانە عێراق، سووریا و ئێران بە تایبەتریش سووریا کە حکوومەتی مۆسکۆ ژمارێک بنکەی سەربازی لە وڵاتەدا هەیە کە لە ئاگەری گواستنەوەی شەڕەکە بۆ ناو ئەو وڵاتانە رووسیا هەروە ناتوانێت بێدەنگدا بنیشێت و با سوودەی سەیری شەڕەکە بکات.